ئەمڕۆ ڕۆژی جیهانی پۆستەیە. جا ئێمە ئەمڕۆ لا تۆریەکەمانە گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەەکەین، باسێک لە مێژووی پۆستە ئەەکەین، با بزانین لەکەیەکەوە پۆستە واتە نامەگۆڕینەوە لە نێوان شارەکان و لە بینی وڵاتەکانە سەری هەڵداوە و مێژوەکەی بۆکەی ئەگەڕێتەوە و هەروەها باز لەوە ئەەکەین کە ڕۆژێکی جیهانی تایبەتکراوە بەم یادا ئامانجەکەی لێ چییە، لە ئێستادا گرنگی بەم بابەتە ئەدرێ و لای خۆمان تا چەند بەکارهێنانی پۆستە ڕەنگی داوەتەوە، واتە ئەو نامانی کە ئەنێرێت تەنها لە نێوان شارەکانایە یاخود بە شێوازێکی ترە و لە ژیانی ڕۆژانشمانە ئەتوانین ئێمە ئەمە بەکاربێنین. گفتوگۆی چڕوپڕ لەسەر تەواوی ئەم بابەتانەکەین بە میوانداری بەڕێز جەبار جەلال کە بەڕێزیان شارەزان لە بواری پۆستە و ئێستا لەگەڵمان ئامادێ. کاک جەبار سڵاو لێبێت ئەم کاتێک بۆ هەموو کارمەندانی کورسات و بینەرێن بەڕێزش بەخێر بێ سەرچاوان کاک جەبار. کاک جەبار ئەگەر دەستپێک لە مێژووی پۆستەوە دەست پێ بکەین، با بزانین مێژوەکەی بۆکەی ئەگەڕێتەوە، لەکەیەکەوە گرنگی بەم بابەتە دراوە کە نامەکان لە نێوان شارەکان و لە نێوان وڵاتەکانە ئاڵوگۆڕ بکرێت. خۆی پۆست مێژوویەکی دوورودێژی هەیە، گەر بچینە مێژووی پۆست ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1856 و ئەوانەوە پۆست لە بەریتانیا هەم ئاڵوگۆڕی پێکراوە. بەس وەکو دامەزراندنی یەکێتی پۆستەی نێودەوڵەتی لە نوێی تشرینی یەکەمی ساڵی 1974 دامەزراوە کە بارەگای سەرەکی لە شاری بێرنی پایتەختی سیوسرایە. ئەم ڕێکخراوە بە دوم ڕێکخراوە ژمار دەکرێت کە بۆ ئەندام لە نەتەوەی گرتووەکان لە ساڵی 1948ەوە و نزیکەی 192 دۆڵەت ئەندامن لەم ڕێکخراوەدا کە 17 وڵاتیان لە وڵاتانی عەرەبین و عێراقیش بە پێشەنگدا دەنرێت لە نێوان وڵات عەرەبەکاندا کە بۆ بەندام کە مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 22 نیسانی ساڵی 1929. و یەکێتی پۆستەی نێودەوڵەتی هەر 4 ساڵجارێ کۆنگرەی خۆی ئەنجام دەدات لە یەکێ لە وڵاتەکانی ئەندام و هەر لەو کۆنگرێشدا بڕیارە درێت کە کۆنگرەی 4 ساڵی داهاتوو لە چی وڵاتی ئەندام ئەنجام دەدرێت و ئامانجی کۆبوونەوەکانیش کۆنگەکانیش دیارە بۆ پێشخستنی بواری پۆستە بۆ جەختکردنەوەی لەو خاڵان و لەو بڕیارانی کە بوون بە بڕیار لە یەکێتی پۆستەی نێودەوڵەتی و هەموو ئەو کار و یاساڕێنمایانەی کە پێیوەستن بە پێشخستنی بواری پۆست لەو کۆنگرەیەدا ئەخرێتە بەر باس و لێکۆڵینەوە و دوای دەنگدان لەسەر لەلایەن ئەندامانەوە وێنەی دەنرێتە هەموو وڵاتانی کە ئەندامن لەو ڕێکخراوەدا. و یەکێتی پۆستەی نێودەوڵەتی ئەمە بیرۆکەی دکتۆر هایجفەند بوو کە سەرۆکی پۆستەی ئیمپراتۆریەتی و کاتی ئەڵمان بوو کاسی بە بۆشاییەکی ڕێکخراوەی گشتگیرە کرد بۆ ئاڵوگۆڕکردنی پۆست لە نێوان وڵاتانی جیهاندا، چونکە ئەگەر یاسایە نەبێ ئەم کارانە ڕێخە کاری خێرواسانی ئاڵوگۆڕکردنی ئەم پۆستەکە سنووری وڵاتەکانە بڕن. بەپێی ئامارێکی ساڵانی ڕابردوو کە یەکێتی پۆستەی نێودەوڵەتی ئاماژەی پێکرد بوو لە ساڵێکە نزیکەی 327 ملیار بەس نامە ئاڵوگۆڕی پێکرا لە بینی جیهاندا و زیاد لە 7 ملیار تەرد پێچراوە کارتۆن ئاڵوگۆڕی پێکراوە. ئەمە ئەگەر یاسایەک نەبێ و ڕێکخراو نەبێ سەرپەرشتی بکە کاری خێرواسان نییە. جەبارم ڕێکخراوانم کۆنگرەیە بیری لە تەکنۆلۆژیا کردوتەوە یان نایە تۆ ئیمێڵە گەنێری بە چەند چرکێکە گاتە ئەو پەڕی دنیا تەبعاً بیری کردوتەوانێ بەس پۆست ئیلاقی بە ئیمێڵەوە نییە. بۆچی؟ هەر گەاندنی زانیاری نیە و ناوڕۆکی نامەیەک نییە؟ ناوڕۆکی نامەیەک نییە، تۆ لەوانەیە کەلوپەل لێ بنێ خۆ کەلوپەل بە ئیماڵە ناندێت تۆ ڕێنماییەک نامێگەینێری جیایان ئێستا زۆر وڵات هەیە تۆ بە ئیماڵیان بە فاکس ئەو شتە قبوڵی نییە ئیلابێ بۆ وەرەقەت ئیشی پێ ناکە. جا لەبەرەوە پۆست لە هەموو جیهاندا ئەهمیەت و گرنگی خۆی هەیە و ئاڵوگۆڕکردنی پۆست هەر هەیە لە هەموو جیهاندا و ئەمە لە وڵاتانی ئێمە جارجارەوە ئەوەستێەوە ژنا پۆستی خارجی لە هیچ بار و زروفێکە لە حەربی عالمی پۆستی خارجی نەوەستەوە تەنانەت لە زمانی کۆرۆنایە لە ئەم هەموو حەرب هینەیە پۆستی خارجی هەتا ئێستاژ ئێمە هەفتانە پۆستی خارجیمان بۆیە و تەسلیم بە هاوڵاتیانێکی. زۆر باشە کاک جەبار بۆ بێگومان پێویستە کاکە کۆمەڵێک تایبەتمەندی هەبێت لە دامەزراندنی پۆستەیەکە کە تۆ ڕێکخراوێک یاخود دامەزراوەیەک دامەزرێنی بێگومان پێویستە کۆمەڵێک تایبەتمەندی هەبێت. ئەو تایبەتمەندێتیانە چییە کە تۆ ئیتر ئەتوانی کە دامەزراوەیەک دابمەزرێنی تو لە نێوشیاندا ئاڵوگۆڕی پۆستەی پێ بکەیت؟ دامەزراوە مەبەستە نووسینگەی پۆستەیە خۆی نووسینگەی پۆستە خەڵک ئازادە، هەر کەسێ توانایە بێتوانێت نووسینگەی پۆستدانێ بەس بەپێی ئەو ڕێنمانی کە وەزارەت بۆی دایانێ کە چەند مەتر لە نووسینگەی پۆستە حکومەکانەوە دوور بێ بۆ پێی ئەو ڕێنمانەی ئیشکا کە تۆ وەزارەت بۆ دانێ
و پێویستە ساڵانە تۆ اشتراکت هەبێ لەگەڵ وەزارەتی گواستنەوە گەیاندن و لەگەڵ ئەوەشدا ئەبێت بە پێی ڕێنمایەکانی وەزارەت ئیشکەی لەو کاتەدا تۆ توانی ئاڵوگۆڕی پۆست بکەی لە وینانەوە. ڕێنمایەکانی وەزارەت چییە کاک جەبار؟ ڕێنمایەکانی وەزارەت ئەڵێ بێ بە تۆ نووسنگێکی پۆستدانێ بێ بەلایەنێکەوە 500 مەتر دوور بێت لە نووسنگەیەکی حکومیەوە دوای ئەو کارە شیاو بێت بۆ پۆست چونکە پۆستانی هاوڵاتی وە چەند ڕێنمایەکەیە چی نەشیاوە بۆ پۆستیانی بۆ یعنی تۆ بەعزە شتێک هەیە لە هەموو عالەمە ڕێگە پێ نەدراوە تۆ ئاڵوگۆڕی پۆستی پێ وەکو شلەمەنی وەکو عیلاجی تۆبی ئەبێ ئەویژە بێ بە کوالیتی کۆنتترۆڵا بێت وەکو بۆ ئێستا ئەمە لای ئێمە پارە و ئاڵتون و شلەمەنیمانەش نانێری لەبەر ئەگەری فەوتانی هەبێت ئیتر بە زۆری ئەو شتانی کە ئینە شلەمەنی باش شێوەیەکی ئەم لە هەموو وڵاتان مەمنوع چونکە قابلێتی ئەوەی بڕژێت پۆستی خەڵکی پیسکەیان ئینوانەکە بشارێتەوە دوای نەزانیم پۆستە چێ ناردوێتی چونکە بە پێی یاسای بەریدی تۆ پۆستەکەی نێری ئەبێ ئەدرسی تەواوی لەسەر بێ هەمی ئەو کەسەی کە بۆیە نێری هەم ئەدرسی خۆشە لەبەرەوەی پۆستە گەیشتا وڵاتە ئەگەر ئەو ئینوانە گۆڕابوو یان کەس نەبوو وەریگرێت یان کەس بە دەنگەوە نەچوو مەفروزە بە پێی یاسای بەریدی و پۆستە بگەڕێتەوە بۆ مەزدەرەکەی بۆ نێرەکەی لەبەرەوە بێ پۆست ڕێکارێکی یاسایی خۆی هەیە و پۆستانی کاچن بۆ خارج دکلێریشن حافظە ئێرسالیان بۆ پڕەکەێت ئینوانی مرسل و مرسلیەکەی لەسرە وەزن و پارەکەی لەسەر و کۆد نەمبەرێکی لەسرە ئەو کۆد نەمبەرە بە ئەلکترۆنیە ئەمە تەتەبعی دووەلی پێڵن تۆ توانی لە ڕێگای تراکن نمبەرەوە متابعەوە پۆستە بکەیت کە تەخیر بێ بزانانی گەشتۆتە کوێ خۆکاری تەخیر بوونەکەی چێ لە چی وڵاتە پێکی کەوتووە ئێمە لە ڕێگای تراکن نمبەرەوە توانین متابع ئێمە هۆشیاریەمان هەیە ینی خەڵکی ئێمە تێگەیشتووە لە بابەتی پۆست و ناردنی بابەتەکانی کە تۆ باسیەکەی وەڵی ئێمە لە دوای ڕاپەڕینە وەزارەت هەوڵیا زۆر پۆستەکان و نووسنگەکانی پۆستە ئەکتیفکە بەکردنەوەی دەورات لە ئوردون و لە ئێران و لە هەولێر و ئەمانە کۆمەڵێ فەرمانبەری چاکمانێ ئێستا کە کاری پۆستەکەن بەزەوە بوو کە لە دوای ئەوەی ڕاپەڕینەوە کە پۆستی لە مانگی دەی 2007ەوە یەکێ سنتەری پۆستی ئاڵگۆڕی نێودەوڵەتی لە هەولێر دامەزرا بۆ کاری پێکرا ئیتر لەو کاتەوە پۆستەمان ئێمە ڕژ بۆ خارج هەتا کۆتای 2007 زۆر ئەکتیو لە هەموو هەرێمی کوردستانە ئیتر زۆر کەسکە ئەهات ئەی وەڵای نەمزانیەوە تا ئێستا پۆست ئەم پۆستە هەیە پۆستی حکومیە یعنی تۆ بێ لە ڕێگەی ڕاگەاندنەکانەوە لە ڕێگای بە هۆکارێکی ڕاگەاندن تۆ خەڵک ئاگادار بکەیتەوە کە ئەو پۆستە هەیەیان ئەو شتە هەیە زۆر باشە لای خۆمان کاک جەبار پۆست لە نێوان تەنها شوێنە ئیداریەکانە بەکارئێنرێ خود بۆ بابەتەکانی تریش بەکارئێنرێت یعنی ئەم بابەتە ئازادە تۆ توانی بینی دەوائیرەکان بەکارێنێ ئێمە بۆ نمونە بەڕێبەراتی ئێمە لەگەڵ وەزارەتان نامەی بۆنێ لەوێ نامەمان بۆیە یان لەگەڵ دوهۆگیان لەگەڵ هەر محافەزەیەکی عراق ئێمە پۆستمانە ڕوا بۆ هەر شوێنێ بتێ و بە کەسی مەدەنیش تۆ هەیە تۆ توانای نامێ بۆ کەسێک بنێری لە دوهۆکە لە جنوبە لە هەولێرە لە هەر شوێنێکە ئەدەسی بخەرە سەر و بەپێی باشە ئەمە بە شێوازێ کە ڕۆژانە ئەنجامەدرێ لە دائیرەکانە یاخود بە شێوازی هەفتانەیە طبعا ئێمە ژۆک فەرمانگەکانی کە دەوام ڕۆژانە کرێ بەس ئەوەکێتە سەر ئەو هاوڵاتی کە پۆستەکەیان تۆ لە ڕۆژەکە بینیم پۆستەکەت لێ وەرەگرین بەس هەناردنەکردنەکەی بڵێن ئەو ڕۆژەی کە ئێمە پۆستمانە چێ بۆ هەولێر ئێمە لە پێشووترا هەفتەی 3 جار ئاڵوگۆڕی پۆستمانە کرد لەگەڵ هەولێرە بۆ بە پێچەوانەوەی تر پۆستمان زۆر بوو بەس ئێستادا هەفتەی 2 جار ئاڵوگۆڕی پۆستمان یە پۆستەی کە تۆیەنە بۆ نمونە ئەگەر بۆ دهۆک بێ بۆ شارێکی جنوبی بێ ئەبێ لەو کاتەیە بێ کە ئێمە بین بۆ هەولێر و لێ شۆ خۆی بەریت زمێ دەسا و دەسە ئێستا کە تۆ بەریدێ بۆ منێنێ نێری بۆ نمونە بۆ بەغداد منی نگەێنمە سنتەری ئاڵوگۆڕی هەولێر ئەوانی ژێگەێنە بەغداد ئیتر ئەمە بە مەراحی لە ڕوە هەتاگاتە شوێنی ئەو شوێنی کە مەبەستە تایبەتمەندی ئەوانی کە کاری گواستنەوەکەکەن چییە ینی زەمە لە فیلمەکان ئەیبینین پۆستمانە ئیشەکەیان بۆستومێنە ینی بەس گەاندنی نامەیەکە یان بابەتێکە هەمووشانی بینین لە فیلمەکانە جانتایەکیشان بەشانەوە زۆر جاران ڕۆژنامەیان نامەکانی تدا یا هەیە بە پاسکیلی هەیە بە ئەسپەی بە هەیە بە ئۆتۆمبیل ئێستا خێراترە ئەو پۆستمانانە ئەگەر بەپی یاسا بێبێت جلێکی تایبەتیان لە بەرابێ ناسراون تۆچی لە دەرگای کەسێکی نامێکی بۆ بەی وا تێنەگاتۆ کەسێک ئێمە مۆزیعبەریدمانێ کەس چۆ لە دەرگای یاوە نامەی بۆ بەروتوتی خوا بداتەوەی زانیوە داوای پارۆشتە لەبەرەوە ئێستا لە وڵاتان هەمووی جلوبەرگی تایبەت کڵاو و جانتای پێەیە کە یەکسەر هەر لە دوورەوە بینی ئازانی ئەمە مۆزیعی بەریدە ئەمە ئیشەکەی ئەوەیە بەڵێ ئەنجا
خصوصیەتانی کابێ لە مۆزیع بەریدا بێ یەکەمە بێ خۆی شعارێکی پۆستێ ئەڵێ ئەدیق والئەمانە والإخلاص ئەبێ ئەو کەسە کەسێکی باوەڕ پێکراو بێ تۆ ئەو پۆستەکەی گەێنی نابێ نامە بکرێتەوە تا هاتە دەستی خاوەنەکەی بۆیە لەبەر ئەوە بێ زۆر ئەو کەسەی کای بێ کەسێکی شارەزا بە دقت بێ و لە هەمان کاتیشە ئەمانەت پارێز بێ دەستکاری نام و پۆست نەکرێت زۆر باش جیاوازی لە نێوان پۆستەی حکومیەکان و ئەهلیەکانە بەدی ئەکرێت یاخود هەردوو لا پێویستە بەپێی ئەو ڕێنمایانە کارەکانیان ئەنجام بکەن بدەن کە خۆی لە سەرەوە هەر هەیە یاسای بەریدی هەموو یەک یاسای لە هەموو وڵاتێکە هەر یەک یاسا پەیڕەوە کرێکە تۆ ئەدرەسی لێوەرەگریت و کارتۆنەکە جوانە پێچیتەوە ئەو پۆستێکی پێچیتەوە پێویستە بەپێی ئەو حەجمە بێ کە تۆ پۆستەکەی تیانێری تۆ وەنمونە کیلۆشتە نێری بکەیتە کارتۆنێکەوە کە زۆر یاری نەکا و پۆستەکە زەرری پێ نەکە هەڵین نەکە کارتۆنێک تۆ 5 کیلۆنێریکەیتە کارتۆنی گەورەتەوە بۆی تۆڵ پێچێتەوانی و ئەدرسەکان بە شێوەیەکی جوان لێ درێەوە بۆی وازە بێ ئەدرسەکە گەیشتە هەر وێزگەیەک بزانێن پۆستە بۆ شوێیە مەستەرەکەی شوێ بۆ شوێچێ ئیتر پۆستەکانیش بەس نووسنگە ئەهلەکان هەر نووسنگە حکومەکان نەبێت لە هەرێمی کوردستان هەمووی بە پێناسی بە پێ ڕێنمای پێناسی بەریدی ئیشەکات کە هەموو یەک یاسایە کە تۆ نامەی لە سلێمانی بینێری و لە هەولێر بینێری عینەن سەر لە دۆک بینێری عینەن سەرە ئەمانە تۆ بە ڕێنمایی تاریفی بەریدی ئیشەکەی وڵاتە بەس نووسنگەی بەریدەکان هەرێکەوە بە شێوازێکە هەیە تۆ چی شتێگە نێری بۆ نمونە ببوورە ئەڵێ لە 500 گرام و لە کیلۆیەکە بۆ 7 کیلۆ بۆ نمونە 7,000 بەس لە نووسنگە حکومەکانەوان نییە شتەکان ور کراوەتەوە تۆ 100 گرام لای من بنێرە پارێ 100 گرام لێسن 200 بنێرە پارێ 200 گرام لێسن ئەو نرخە چۆن دیارێکرێ ینی من بۆی هەرویستم پرسیار لەسەر ئەوەشکەم ینی پۆستێک بۆ نمونە لە ئەڵمانیەوە یەت بۆ ئێرە سێرەکەی بە چەند یۆرۆیەکەگات دەڵێ کەچی لێرەوە ئەگەر بۆ نمە کیلۆیەک بنێریت بە چەند یۆرۆیەکەگا هە لێرەوە کیلۆیەک بنێری بە 50 یۆرۆگا ئەو کارەکەی چییە ئەم دوو جیاوازی نرخە دوو جەمسەریە هەیە لە زۆر وڵاتی تریش ئەمە هەیە مە قسەی من قسەی زۆر کەسە بۆچی وایە نرخەکان هەموو یەکەوێتە سەر ئەو وڵاتت پێناسی بەریدی ئەو وڵاتە ئێستا ئێمە پێناسی بەریدی تۆ لە هەر نووسنگەیەکی پۆستایشکی ئەبێ پێناسیەکە بەریدێتە بێ کە تۆ سەری پێ ئەو نرخانەی پێ وەرگری ئەخە لیژنەیەکەیە طبعا خۆی بەپێ قانون بێ باڵێ ئەو تاریفەی بەریدیانە کە دەرەچێ ئەبێ ئەو کەسە خەبیر بێ لە پۆستا و کەسی شارەزا هەڵەسن بە داڕشتنی کەڵێشەی ئەو تاریفی بەریدیە بۆ نموناڵێت تۆ 10 گرام بۆ ناوخۆی عراقڵێ 1000 دینارە لە دوای 10 گرام بەبێ بڵێن 1500 بەپێ ئەوێ کڵێشەکە داڕێژی و تا چەند حدودی هەیە تۆ ئێستا لە حدودی نامە ئێمە بۆمان هێتا 2 کیلۆ بە نامە وەرگری لە پێچراوی بچووکە ڕزمە هەموو 100 گرامی حسابی بۆکرێ و بۆ تا 2 کیلۆگرام بە ڕزمەوە پێچراوی بچوو وەرگری کە 2 کیلۆ تێپەڕی ئەبێ بە تەردی بەریدی پێچراوی گەورە ئەو حسابێکی کێ هەیە ئەو حسابی پێچراوی گەورە هەموو 250 گرام حسابی بۆ دەکرێت جا بۆیە ئاڵم لە نووسنگەکانی حکومیە هەمووی ورکراوەتەوانێت تۆ کە لە 2 کیلۆ تێپەڕێ بێ بە دوو بە تەردی بەریدی ئەوسا سعرەکان بەپێی ئەوە داڕێژ زۆر باشە کاک جەبار با باسێکی پولی پۆستیش بکەین ئەو پوڵانێکە بە پۆستەوە بوون لە ئێستادا بوونیان ماوە بە شێوازەکە ئەم پولە چ ڕوونکردنەوەیەک بە پۆستەکە ئەداکە لێ ئەدرێت بەڵێ پول طبعا لە هەموو جیهانە ئەهمیێت و گرنگی خۆیەوە تا ئێستاش کاری پێکرێ بەعزە وڵاتی نەبێت بۆ بە تەخلیسی تەواوە دەباتی ئەو پولە ڕجستەرێکی لێە وەزنەکەی لەسەر و نرخی پارەکەی لەسرە خۆی ئەو پولە دەلالەت لەوە کاتە کە تۆ چەند لە ئەو نامەیە بۆ نمونە تۆ هی نامەی لای منەنێری کرێ گواستنەوەقەیەکی بە 2000 منەچم 2 پولی 2000 ناری لێ یعنی ئەوە دەلالەوە کە تۆ پارەی ئەو پولە داوە ئەو پولە هەر پارچە کاغەزێنی ئەو پارە مقابلی عملێ ینی پولی 1000 پولی 500 پولی 250 ئەو پۆسی کای نێری حەقی گواستنەوەکەی چەند بێ ئەبێ ئەومە پولی لێ بێت ئیتر کارتۆن بێ ڕزمەی بچووک بێ یان نامەیەک بێ باشە ئەم چەند ساڵی ڕابردوو بە تایبەتی هاتنی کۆرۆنا هیچ کاریگەریی کردە سەر بابەتی پۆستە بە تایبەتی لە پارێزیاکی وەکو سلێمانی ئای تەبعا نارەوەڵای مەژۆک و فەرمانگەکانی کە چەند مانگ کەرەنتی نەکرێن لە ماڵەوە و دوای ئەوەژی تری شوکارەکان بە شێوەیەکی گشتی وەستا بوارەوە ینی هیچ کار بە پۆستە ناکرێت لەو کاتەیە لەو کاتیان نەوەڵایتر کە کەرەنتی نەبوو کەس نەبوو دەوام نێوەرە نامێ بەس وەکو ڕێکخراوی جیهانی عالەمی هیچ کێشەیەکیان لەگەڵ گواستنەوەی پوهینا نەبوو ڕێکخراوی سەحی عالەمی ئەوەی دووپات کرێ مەکتابمان بۆ هات کە هیچ
کێشەیەک نییە لە گواستنەوەی ئاڵگۆڕی پۆستە لە نێوان وڵاتانی جیهان باشە ئەژنار لە وڵاتانە هەر نەوەستاوە باشەوەکو دایم پرسیاری من کاک جەبار ینی بۆی هاوڵاتانی شتێ بکەن بەرهەمەکان جیا کراونەتەوە بۆ نمونە ئێستا من دڵنیام ئەوەی گوێی لە ئێمەیە کەمتر لە فەرمانگەکان ڕەنگە کار بە نامە و زانیاری بکرێ ئێستا تەکنۆلۆژیا ئیمێل هەموو شتێک ئەکا مەگەر هەندێک دایرە وەکو خۆ دوتت وەری نەگرێت ئیلا وەرەخەکە بگەێنی ئەوەی کە زیاتر پێوەستە بە هاوڵاتیانەوە ئەم پۆستەیە کە بۆ نخ کەسێک لە دەرەوە جلوبەرگێکە کڕێ ئێ بگاتەوە دەستی یان شتومەکیجی کارەباییە کڕێ کارەبایەکان نرخیان زۆر زیاترە ئەوە ینی من بۆ خۆم دیخەتەوە ماوە کە بۆ نەتۆتەوێت بە ئامێریشی ئەلکترۆنی ئامێریکی کارەبای بهێنیتەوە نرخی پۆستەکەی گرانترە ئەمە پەیوەندی بەوەیە باج ڕسوماتە یان پەیوەندی بە چیەوە بەزانین چۆنە زۆر ئێستا ئێمە بە چیرۆیە تر تۆ هەرچیە بنی حەزێکی خوێنێری بەردەنێری جلێنێری هەرچێگە نێری ئەمە کێشەکەی وەرەگری باشە بەس بە شەرتێ ئەو شتانی کە نێر ڕێ پێراوە بێ لە ڕێگەی مەتاڕەوە بڕوە ئێمە بە چیلۆ پارەکە لێوەرین بەس دە وڵاتان هەیە شتەکەی بڵێن بۆ نمونە موبایلێکە یان ئەشیای کارەباییەوە چێ زەمانێکە زەمانێکە پارێکی زیاتری لێیە بۆی سوتفاگەر ئەو پۆستە لە ڕێگا شتێکی لێهات زەرمەند بوو ئەوە ئەو کۆمپانیایی کە ئەینێریانە پۆستی کاینێرە مەفروزە تاویزی ئەو پۆستە بکاتەوانێ ئەگەر زانرا و پۆستە تووشی زەرەر دەستەکان سپاس بۆ تۆ کامڕۆ بە شازێکی ڕاستەخۆ لەگەڵ زۆر سپاس کۆمەڵک زانیاری نوێ و بابەتی تازە لەسەر بابەتی پۆست هیوادارین لا ئێمەش هیچ کاتێک نەمرێ قسەکەمان بێ